ڕێگایەکی شەرعیتر هەیە پێوترە ئیستیفاضە ئەوەیە کە خەڵکیی زۆر باسی واقعەیە دەکەن کۆمەڵێکی زۆر باسەکەن بەڵام یەک کەسێک نەیبیستووە بە معەیەنی بە دیاریکراوی ئەوەشە بێ ئاگدار بین کە ئیستیفاضە وەکو ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لێبێ لە الطرق الحکمیەدا باسەکە لە لاپەڕە 212 ئەفەرمێ هي درجة بين التواتر والآحاد پلەیەکە لە نێوانی یەک خەتی جێڕانەوە یان زۆر خەتی جێڕانەوە زۆر سەنەدی جیاوازمان هەبێ پێوترێ متەواتر زۆر کەس لە زۆر کەسی تری جێڕاوەتەوە بەڵام ئاحادەوە یەک کەس لە یەک کەسی تری جێڕابێتەوە یان سەنەدەکە یەک کەسی تێکەوتوێ لە شوێنێکیانە ئەوەشە بێ ئەوەندە مەشهور بێ وەکو ئیمام ابن القەیم ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەوەندە مەشهور بێ کە خەڵکی لە ناوخۆیانە باسیەکەن و قسەی لێوەکەن وەفاضە بەینەهم بۆیە پێوترە ئیستیفاضە یعنی وەکو فەیضان وەکو تۆفان وەکو لافاوێکی لێ هاتووە خەڵکی ئەوەندە بیستویانە ئەنجا فەرمێ وهي أقوى من شهادة اثنين مقبولين ئەمە گەورەترە لە شایەتی دوو کەسی شایەتی قبول کردن یا قبول کراوان أوشي طبعا بالتفصيل حتى إمام ابن حجري عسقلاني رحمتي خواه لبلا فتح الباري لمجلدي بينجما يان ابن تيمية رحمتي لبلا مجلدي سيو بينج أواني شر بالتفصيل باسي أو جورشتانيان كردو أحداثي تريان زور جراوتو إمام ابن كثير رحمتي خواه لبلا تاريخ كي خواه على تاريخ ابن كثير البداية والنهاية لأحداثي صالحة وسطو تشلويكي هجري باسي الروجة كأفرميه ڕۆژی سێشەممە بوو 21 مانگی ذیڵقعدە بوو کابرایەکیان هێنا ناوی عوثمان الدەکاکی بوو هێنایان بۆ دارالخلافە ئەو پێڵە دارالسەعادە بڵێن وەکو لای متاخرین ئەڵێن دارالخلافە هێنایان بۆ لای والی و بۆ لای خەلیفە بۆ لای مەسئولین لە بەردەمی ئەمیرەکان و قازیەکانە ڕایان گرتن و لێیان پرسی لەوەی کە تەعنەیەکیان لێدا و قسەیەکیان لەسەر ئیمانی کردووە فەرموو با بەرگری لە خۆی بکە نەیتوانی بەرگری لە خۆی بکە ئەنجا حکمەکە ڕووی کردە ئەو کە حکمەکەی بەسەرا ئەدرێن ئەو کاتە قازی مالیکی لەوێ بوو فەرمانی دا بەسەریا کە حکمەکەی لەسەرە لەبەرەوەی کۆمەڵێک خەڵکی زۆر ڕیوایەتیان کردووە لەسەری و شاهیدیان لەسەری دا و ناویان هێنا و باسییان کردووە لەبەرەوە ئەمە خوێنی حەڵاڵە ئەو کاتە ئیمام ابن کەثیر ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ من بۆ خۆم لەوێ بووم کە زۆر کەسی تریش هەر لەوێ بوو وەکو شێخ جەمالەددینی میزی ئیمامی ذەهەبی هەروەها برای ئیبن تەیمیە کە ناوی شێخ زەینەددینە قازیەکانیش قازی مالکی و حەنەفی و حەمبەلی لێبوو هەر لەو مەجلیسە هەمووی بڕیاریان لەسەریدا کە بکوژرێ کەوابوو ئیستیفاضەکە خۆی بووە بە ڕێگایەک لە ڕێگا شەرعیەکان کە تۆمەتی پێ ئیسپاتەکرێ پێ ئەسەلمێنرێ